دووبارە سڵاوتان لەبێ خۆشویستان لەگەڵتان بەردەوامە بین هەر بابەتێک کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەوە بێت ئێمە لێرەدا بە سوپاسەوە بۆ میانەکانمان گفتوگۆیەکەین. ئەمڕۆ لە بازاڕی کاردا بابەتێکەیە بۆی بتوانین ڕادەی فرۆشت زیاد بکەی پێویستەکە لە ئۆنلایندا وجودت هەبێ بوونت هەبێ بتوانین بەرهەمەکانی خۆت بناسیێنی وە بازاڕی دیجیتاڵی و خۆ دیجیتال مارکتین ئەمڕۆ هەم زانستە لە کۆلێژ و بەشە میدیایەکاندا دەخوێنرێ هەم لە بازاڕی کار و لە بەشە ئابوورەکاندا گرنگێکی ئەوتۆی هەیە و دەیان و سەدان توێژینەوەی جۆراوجۆر لەم بوارەدا هەیە لەبەرەوەی ئەمڕۆ بەشێکی گرنگی بازارگەری ئۆنلاینە. لەبەرەوە لەم سەردەمی زیرەکی دەستکردەیە ئێستا ڕیکلامەکان وای لێ هاتووە بە زیرەکی دەستکرد دروستەکرێت. جاران نانەوت ڕیکلام ڕنگدانەوەی واقعی ئەو بەرهەمەیە کە تۆ دەیخیتە بازاڕەوە ئەبێ ڕیکلام پەیامی ڕیکلام ناوەڕۆکی ڕیکلام بە جۆرێک بێت یعنی ئێمە بۆ خۆمان لە بەشەکانی میدیا ئەممان خوێندووە بە جۆرە بێت کە لەگەڵ ڕاستی و دروستی بەرهەمەکەیە یەک بگرێتەوە. بەڵام ئەمڕۆ ئای هاتوتە پێشەوە بای ئای ئەتوانی ڕەنگی بەرهەمەکەت کوالیتی بەرهەمەکەت جۆری ئەو پێکاتانی لە نێو ڕیکلامەکەی خیتە ڕوو جیاوازیکی ئەمانە چ کاریگەرییان خستۆتە سەر بازارگەری ئۆنلاین لە جیانی ئەمڕۆماندایان لە سەردەمی ئەمڕۆماندا توێژینەوەیەکی لەسەر بەکارێنانی زیرەکی دەستکرد لە بازارگەری دیجیتاڵیدا کراوە. مامۆستا ڕایش کامەران بە ڕێزان پسپۆڕن لە بواری دیجیتال مارکتین ئەمڕۆ لە لامان میوانن مامۆستای زانکۆن باسی ئەم بابەتەشمان بۆکە هۆشیاری بەکارێنانی زیرەکی دەستکردێکی لاوەڕێکان ئێمەش زۆر سپاس کە ئەم بەیادی لەگەڵتانەی زۆر سپاس. کۆمەڵشتم باس کرد زیرەکی دەستکرد چەندە باش بێ لە لایەکی تریشەوە ڕەنگە خەڵکێک کە سەر و سەودای لەگەڵ زانستی ئای و ئەم بابەتانە نییە دیوە خراپەکەی نەبینێ ئێوەن توێژینەوە لەسەر ئەماناکەن و بۆتان دەرەکەی ئەم دیوانەی باشن ئەم دیوانەشی خراپن. توێژینەوەکی ئێوە لەسەر بەکارێنانی زیرەکی دەستکرد بۆ لە بازاری دیجیتاڵی کێشەیەک هەیە بۆ ئێوە توێژینەوەتان کرۆ کێشەیە چێ پەمان بڵێ. زۆر سپاس دووبارە سپاس بۆەوە دیارە خۆتان ئەزانن دیجیتال مارکتین بوارێکی زۆر ئەبدیتە ینی گۆڕانکاریەکان لە مەزای دیجیتال مارکتینە زۆر خێران ئێمە هەر خۆمان ینی بەبێ زیرەکی دەستکردیش تۆ پێویستەکان مانگانە و بەردەوام لە گۆڕانکاریابی ئێستا کە زیرەکی دەستکرداتەوە زیرەکی دەستکرد کە بڵین قۆناغێکی نوێی ینی تەلات بۆ مرۆڤایەتیش چۆن لە کشتتوکاڵیەوە چوینە پیشەسازی لە پیشەسازی چوینە دیجیتاڵیەوە ئێستا ئێمە ئاتوینەتە ینی زیرەکی دەستکردەوە کرێ بڵین وەکو قۆناغێکی نوێ سیرەکرێ بۆ ژیانی مرۆڤایەتی بۆی گۆڕانکاری لەسەر هەموو مەجالەکانە بێت بەڵام لەسەر دیجیتال میدیا لەسەر دیجیتال مارکتین بە تایبەتی زۆر زیاتر بێت کۆکوتم خۆی بابەتەکە پێوەستە بەسەری دیجیتاڵیەوە و هەروەها گۆڕانکاریەکان زۆر خێران لە مەسەلەی دیجیتاڵیە بۆ ئێمە توێژینەوەکەی ئێمە لەسەر ئەوەیە کە ئێمەمان بزین ئەم گۆڕانکاری گەورە لە ڕێیە کوردستان لەکوێی ئەم قۆناغەیە و بواری مارکتین بواری دیجیتال مارکتین لەکوێی ئەم بابەتەیە بۆی هاتین ئێمە توێژینەوەکمان کرد لەسەر کۆمەڵێک لەو کۆمپانیانی لە مەجای دیجیتال مارکتین ئیشەکەن چوونە کۆمپانیەکان لەگەڵ بەڕێوەبەرەکان و هەندێک لە ستاف قسەمان کرد لێکۆڵمان لەسەرەوە کرد بزانین لە ئایا چی بەکارێنن بۆ ئیشەکانیان چۆن بەکارێنن بەکارهێنانەکان وەکو جەناب دامەژت پێدا لە کۆمەڵە مەجاالە بەکارهێنانەکان زۆرن ینی بۆن من بەتایب لە مەجای تێکستا زۆر بەکارێنرێ ئێستا ڕاستە کێشەی بەردەوام کێشەی کوردیانە بۆ ئەوی کە تازە خەریکە تۆزە ئای لە کوردیا زیاتر بەرەو پێشە چەشکە پێشتر زۆر خراپ بوو لە مەجای تێکس زۆر بەکارهێنرێ بەڵام بۆ نمونە ئەگەر جاران پرۆپۆزەڵێکی کۆمپانیەکان بۆ شوێنە نووسیا 10 ساعتی پێویست وایە ئێستا بە ساعاتێکی کا کاپشنێک زۆر خێراتر ناوەڕۆک زۆر باشترە نووسێ بۆیە هەم کوالیتی بۆ گەڕانونەتەوە هەم کاتی بۆ گەڕانونەتەوە وەروە لە مەجای ئیدیتینی وەکو خۆت ئاماژەت پێدا لە سەرەتای بەرنامەکە وێنە و هەروە لە مەجای ئیدیتینی ڤیدیۆیە بەکارێنن بەس کێشەکە لەکوایە ئێمە پاش مقابلەکردن لەگەڵ ئەوانە لەگەڵ کۆمەڵێک پسپۆری بواری ئای و مامۆستانی زانکۆ لە مەجالە لە دەرەوە ناخۆی وڵات قسەمان کرد کێشەکە لەوەی ئەم جۆرە بەکارێنانە بەکارێنانی خەڵکی ئاسایی ینی ئای بۆیە هاتووە کە تۆ خۆت ئەم شتە بکە ینی ئەگەر کۆمپانیەکانی دیجیتال مارکتین لەم مەجالە بمێنەوە ئەو مەترسیە دروستە بێت کە زۆرێکمان ئەڵێن زیرەکی دەستکرد هەلی کار نایڵێ باشە بۆیە پێویستەکان لەگەڵ گۆڕانکاریە نوێکان نابن ینی گۆڕانکاریە نوێکانیش
کاریش بەشێکی پێویستە بۆی ئێمە وەکو کورد چارە پێویستە خۆمان بەڕێوەمانە بێ لەم مەجالەیە چکە تا ئێستا بەس بەکارێ نەدین خەڵک بەرهەمەکەی خۆی ئێنێ لای ئێمە ناچارین بەکاری بێن کەسمانەیە لەم ڕۆژە بتوانین ChatGPT بەکارهێنین کە ڕەنگە دوو سەمانگ لەو پێش ئەم شتە نەئەکرا یعنی وە زۆرێکی تر ChatGPT وەکو نمونەیەک هێنم کە زۆر بەربڵاوە خەڵک زۆربەی بەکارهێنێ بۆیە کێشێکی گەورە جارێ ئێمە تەنها بەکارهێنەرین کێشێکی تریش ئەوەیە تەخەسوسەکان بەتایبەت باسی دیجیتال مارکتینەکەم ینی دڵنیایەوە لە ڕێگە هەموو تەخەسوسێک ترام کێشەیە هەبێ ئەو کەسانی لەم مەجاڵەی ئای بەکارهێنن نابێ وەکو یوزەرێکی ئاسایی بەکاری بێن هەبێ بچنە سەر ئەوەی کە خەڵکی ئاسایی پێی ناکرێت چکە گەر وەکو ئەوە بوو بەدڵنیایەوە لە پێش ساڵی داهاتووی شەکەی لەدەستە خەڵک خۆی لە ماڵەوە کۆنتێکسەکەشە ئەیتێ بێ بزانی چی ئەیتێ و داوای چیەکەی بەڵێ بەڵام شتێک قابلی فێربوون قابلی فێربوون بەدڵنیایەوە نووسینی پرۆمپێت و ئەم شتانە بەردەوام تەخەسوسەکە کە پێویستە بێت بەڵام کێشەکە لەسەر چیە کە تۆ بڕیار بێت تێکس بە ئای بنووسی و دوجار ڤیدیۆی پێ دروستکەی دوای ماوەیە خەڵک ئەم شتە ئێستا ڕەنگە تۆزێ خەڵک نەزانە دوای ماوەیە خەڵک بۆ خۆی ئەزانێ بۆیە بێ بچیتە سەر ئەو گۆڕانکاریانەی کە ئای دروستیەکە کە بەداخەوەی بە تا ئێستا دەستیان پێ نەگەیشت زۆر باشە مامۆستاکاتە تۆ پێمان بڵێ زیرەکی دەستکرد هەڕەشەیە بۆ هەندێک کاریان ئەتوانرێت دەرفەتێکی نوێ بێ بۆ دروستکردنی کارەکان خۆی هەردووکی ڕاستە قسەکە هەم هەڕەشەیە بۆ کارە نوێەکان هەم دەرفەتی نوێ خۆراغی سۆشیال میدیا ئەمە خۆمان ساریە زان ئێمە لە میدیات ئیشمان کردووە ینی کە سۆشیال میدیا هات زۆرێک لە ڕۆژنامەکانی داخست و زۆرێک ینی کۆمەڵی یاریکاری زۆری نەهێش بەڵام دوای لەولاوە یەک دنیا دەرفەتی کاری تری ڕەخسان ینی هەوای لە هاتوێسە کۆمپانیایەک پێویستی بە کەسێکی شارەزای میدیاییە یا مارکتینە بۆی سۆشیال میدیاکەی بۆ بەڕێوەبەرە یەک دنیا دەرفەتی نوێ ڕەخسا ئەیش بە ئەمان شێوە بێ بەڵام بەو مەرجەی ئێمە بڕۆین لەگەڵ قۆناغەکە لەگەڵ ئەپدەیتەکە ینی کۆمەڵێک گۆڕانکاری زۆر هەیە کە هێنێتەکە ینی بۆ منێکێک لەو گۆڕانکارانە تۆ ئەساسترین شت لە مارکتینگ کە یەکی یەکەم شت ئەبێ بجارە مارکت ڕیسێرچکەی بزانی بۆ نمونە کڕیارەکانی تۆ کوێ ئەوەی پێوتر توێژنەوەی بازە ئەمە لە مارکتینی کلاسیکیە ئەمە هەیە لە ینی تۆ بەرهەمێک بفرۆشیت ئیش لەسەرەوەکەی بزانیان بەرهەمەی تۆ چەند کەس کڕیارێتی باشە ئەو تەمەنیان چەنە ئیشیان چیە ڕەگەزیان چیە کە ئەم فئێ دۆزیەوە هەوڵەدی ینی هەموو هەدەفی تقریبا لە سۆشیال میدیا تا حدێک تۆزێک ئەم کێشەیە حلکرا بۆیە بینیتان فەیسبوک ڕکلامی فەیسبوک و ڕکلامی سۆشیال میدیا دەتوانین دەستگرێ بەسەر ڕکلامەکانی ترا زۆربەی ڕکلامەکان چوونە فەیسبوکەوە بۆچی لەبەرەوەی ئەوەی ئەیتوانی فیەکە بۆ دیاریکات تۆ بۆ منە شامپۆیەکە توێ بیفرۆشی بەس دایانی ئافرەتان ببینن خانمان ببینن و بەس بۆن منە لە سلێمانی و لە هەولێر بێ ئەو شوێنی کە مەحدودە ئەو تەمەنەی کە مەحدودە ئەمە ئینێکی جیاواز بوو بەس لە ئەی گۆڕانکاریەکە زۆر شخصانەترە بێ ینی وای لێت بۆ نمونە تۆ لە مۆبایلەکەی خۆتە ئەو بەپی کڕینی ئۆنلاینەکەت ئەزانێت تۆکەی لە چەنی مانگایە لە کەیە پێویستە بۆیە بۆن من ئەم شامپۆیە بکڕیوە هەروەها حەزی لە چ جۆرە شامپۆیەکە جگەلەوە دوایی ڤیدیۆیەکێتە بەردەستە کە بەتایبەت لەگەڵ تۆ قساکە ناوی تۆ بە قسە لەگەڵ تۆەکە ینی هەموو هەدەفەکە لە ئەی لە مارکتینی گۆڕانکاری دروستەکەوەیە زۆر زیاتر بە شخصانەیەکەوە کۆمەڵی گۆڕانکاری ترەگەر دەرفەت لە بازاڕی کارا وەکو پێویستێکی زەڕوریەتی لێ تۆ بەکارهێنانی ئەی وەکوتم ینی ئەگەر بەکاری نێنیت ئیشەکە هەل لە ئەساسەوە لە دەستی ئەمەی کە تۆ تەنها تێکس بنووسی بە ئای تەنها ڤیدیۆکی سادی پێ دروستکەی دوجار کابرای بزنسمان خۆشی لە ماڵەوە دوکانێکیشی هەبێ خۆی لە ماڵەوەی کات و پێویستی بە تۆ نابێ بۆیە پێویستەکە ئەو گۆڕانکارە نوێیانە فێربی و بەدەستی بخەی کە ئای هێنێتەکایەوە کە خەڵکی ئاسایی ناتوانێت کرێ بڵێن ئاسانکاری کردووە بەڵام ڕەنگە نەیتوانی بێت با بڵێن فرۆشی بەرهەمێک زیاد کا با بۆیە حەزەکەم بە زمانی سادە قسەکەین چۆکە ئێستا کەسانێک دانیشتون لە ماڵەوەی بزانین ئێمە باسی چیش ئەەکەین لێرە ئەو ڕۆحیەت و ڕادەی ڕازگۆیی کە لە ڕیکلامی بەرهەمێکەیە کە تۆ ئەکتەری بۆ بەکارهێنی چوزانم تیمێکی تایبەتی لە کامێرەمان و ستافێکی تایبەت لە بەرهەمێنانی ڕیکلامێکی بازرگانی تەرخانەکەی بەراورد بۆی کە تێکستێک ئەی بە چوزانم بەرنامەکە و ڕۆحیەتی زیرەکی دەستکرد بە ئەڵەی ئەم شامپۆیە ڕسمێکی بەرێسە وێنێکی بەرێ بڵێ بۆم بەرەدەست کچێکی قژزەردی چاوکاڵی هەموو شتێکە بووە کاخۆ ڕەنگە تێچۆکە هیچیش نەبێت لە چاوەوەی کە تۆ ڕێکلامێک بەرەبێن بەڵام ڕادەی ڕازگۆیی و ڕۆحیەتی ڕاکێشانی کڕیار بۆ ئەو بەرهەمە لە کامیان زیاتر وەکو باسم کرد ینی تۆ ناتوانانی ئاوە بە هەڕەمەکی قسەکەەوە بێ ئیشەکە توێژنەوە بکرێ و دوای نەتیجەکەت دەستکەوێت بەڵام ئەوەی کە ینی پێشوەختە لە ئەی ئایەکەیە قسە لەسەرەوەی کە باشترە بۆچی لەبەرەوەی ینی جارێ ما بێک نەزڕەوە ئەز لێبێنین هەموو شتێکی تازە دژی بوەستین ینی تێگەی چۆنە ینی ئەگەر بیرە بێ جاران پێم وابێ کە سەتەلایەتی شاو خەڵک هەر دژی بوو ئینتەرنێتدا و خەڵکێکی زۆر دژی بوو یان دیوێرانە بێ دوای سۆشیال میدیا ئێستا کەس ناتوانێت ینی بۆیە ئایش ئێمە بێ خۆمانی لەگەڵ بکەین جێری نابێت دژی ئەم پرۆسەیە بوەستین چکە ڕامانە ماڵێ ینی بەدەست خۆمان نییە
بۆیە بەسەر ئەی کارەکەی لەسەر چیە تۆ ڕاستەکەی تۆڵی ڕکلامێکی شامپۆی کە دوسێ دەفتەری تێچێ باشە لە بەرامبەر من بە ئەی مەسەن ڤیددیوەکەت بۆ نێرم باز لەگەڵ تۆ کاڵێ مامۆستا ئاری وەرە تۆ ئەم کێشەی قژت هەیە بۆ نای ئەم شامپۆیە بەکاربێنی ئەمە ینی کە قسەت لەگەڵەکە ینی قسەی شخصیت لەگەڵەکە ڕەنگە هەردووکی کاریگەری خۆی هەبێ بەس ئەوەی تر کە دوسێ دەفتەری تێچێ یەکێک لە گۆڕانکاریەکان کە دروستەکە لەوەیە کۆمپانیای بچوو گەسە ناتوانێت ڕکلامێکی ئاوا بکە کە تۆ باسیەکەی بۆ لەبەرەوەی دوسێ دەفتەری تێچێ باشە ینی لە کاتێکە ئەی واکە هەمووی بتوانێت ئەم گۆڕانکارەکە ئەوەی کە ئەبێتە براوە ئەوەیە کە چۆن بتوانێت کریتیڤ بێ لەسەر ئەم شتۆش کە بەدڵنیایی و مەسەلەی ڕۆحیەت مەسەلەی ڕۆحیەتی مرۆڤون تاکە شتێک ئێمە توانین شەڕی ئەی پێ بکەین لە داهاتوە هەموو شەکانمانەکە تاکە ئیشێکە ماتوانین شەڕی پێ بکەینەوەیە کە ئەی ڕۆحیەتی آخر ڕادی ڕازگۆیی پەیامی ڕیکلامەکە هەیە ڕاستگۆی ڕەبتی بناوەڕۆکۆی ڕەبتی چێ بە یا تۆ بە ئەی بیکە یا بە واقعی بگەی ڕاستە ئینسانەکە حەزەکە کەسێکی شخصی ببینە بەس تۆ ئەی من کاڵم ئەی مەرج نییە تۆ ئیلا بە ئەی کەسەکەش دروستکەیتەوە کرا کەسێکی واقعی بێ و تۆ ئەی بەکارێنی لە جیاتیەوەی بەیەکی بۆ دروستکەی $3-4 دەفتەر دۆلارە بڕوا بە پرۆمپیتێک بیاکەی بۆ دروستەکەی کەسەکە واقعیشە ینی خۆشەر نییە ئیلا کەسەکە زیانیشی گەیاندۆ بە کۆمپانیەکانی بەرەمێن بەدڵهەیەکو باسم کرد زۆرێک لە میشان ئەسڵ هەر نایڵێ ئەگەر خۆیان نەگونجێنن لەگەڵ گۆڕانکارێنیەکانە ینی زۆر گۆڕانکاری ترێکم بەسەر ئەی حەزەکەمان دێکیان ماسکەم ینی مەسەلەن بۆ منە دێ لەوانە بۆ بەڕێوبەری کۆمپانیەکە دروستەکاتەوە بە ئەی 24 ساعت ئۆن کۆڵە لەگەڵ خەڵکە ینی قسەکە بۆ تۆ شوقا ئەفرۆشی هات فرۆشتنێکت هەیە بەتوانێت ڤیدیۆ کۆڵت لەگەڵا بکە قسە بکە یان بۆ نمونە ئێمە پێشتر ئێستا ئەگەر شتێک گەڕاینە سێرچ بۆ شتێ بکەین لە گوگل سێرچمانە کرد کە پێوترێت سێرچ جن ئۆپتیمایزەر ینی SEO دوای ئەبێتە ڕینێکی تازەیەت کە ئێمە لەگەڵ زیرەکی دەستکردە ئەنجا قساکەی تۆ لە زیرەکی دەستکرد دەبرتی باشترین کەناڵ لە کوردستان کامەیە بۆیە ئەبێت کەناڵەکانە بێ ینی هەموو بزنسەکان باشترین چێشخانە لە کوردستان کامەیە خەڵک زۆر جار مەسا پرسێ وەنە بیانیەکە بزانێت لە چ کەناڵێک هەواڵ وەرگێ ئەبێت تەنها هەمومان لەگەڵ ئەم پرۆسە نوێیە وا بکەین کە زیرەکی دەستکردەکە ناوی ئێمە بەرێ بە خەڵک باشە چۆن ئەتوانرێت هاوسەنگیەک پارێزرێت لە نێوان بەکارهێنانی زیرەکی دەستکرد و پاراستنی زانیارە کەسیەکانیش بۆ نمونە زۆر کەسێ ئەڵەم زیرەکی دەستکرد بەکار نایەنم لەبەرەوەی زانیارە کەسیەکانم ڕەنگە دزی پێ بکرێ یاخود ترسێکی هەیە لەم نێوەندا هیچ هاوسەنگیەکە پارێزرێت پرسیارێکی زۆر جوانەوە بە فعلیش ئێستاێکەکە لە گەورەترین کێشەکانە ئەمە شتانێکە من باسم کرد کە باسم کە تۆ زیرەکی دەستکرد توانێت بزانێت تۆ کەی پێویستە بەوەیە بۆ نمونە کاتی واتە شوقە بکڕی ئەم شتە چۆن نەزانێت بە پرۆسەی بیرکردنەوە بە چاتکردن و بە قسەکردن و تەنانەت زۆر جار کە خۆت قسە ئاکەی ینی هەر هەندێک لەو ڕکلامانە کە ئێستا تاقیێنەوە لەسەرەکرێت چۆنە تۆ کە ئەزانێت تۆ تووڕێی يعني بس صوتو إنك تلا موبايلك توري أجريس أنا كتوري ركلامك تبغى نيره لقل تور كزانة الخوش ركلامك كتير تبغى نيره يعني أم جورا كأنك أي دروسية فعلا أمانة هم لسبنا ما يشيا لسبنا ما لما بيناتو كلاكي شو كتو بس الشخص كاني تو شاتا كاني تو داتا كاني تو كهاو تبعي همو أمانة بدلني أيوة خوان ألين كأباريسيا بلام دوجار ئەوەی کە ئەپارێزرێت لە سەڵاتی ئەمانیە مەسەلەن بۆی ئەڵم کە ئێمە خۆمانە ببین بەوە بەرهێنن یەکێک لە هۆکارەکانەوە و کاتە داتەکان لای خۆمانە بەڵام ئێستا داتەکانمان هەمووی ئەڕوا بۆ ئەو کۆمپانیا بیانیانە خۆ ئێمە زۆر جار تیکتۆک شتێکی زۆر بەسیتەی بینین شەڕێکی گەورەی ئەمریکا و چین لەسەر ئەپی تیکتۆک بووە بۆ لەبەرەوەی مۆزوعی برنی داتایە لەو بابەتە وی بەدڵنیاییەوە قسەکە زۆر ڕاستەوە بەڵام تا ئێستا يعني ناتواني هیچ زمانەتە بێت کە ئێمە خۆمان مجرد بەکارهێنەرێکین يعني ئەبێ ئەوانەی کە ئۆپن AI و کۆمپانیەکانی ئایا بتوانن زمانەتەمان بەرێ بە قسە ئەیڵێن بەڵام ئایا بکردەوە وایە ئەو ناتوانین بیسەر باشە مامۆستا ڕاوێژ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زۆر جار هەندێک بەرنامە هەیە هاڵە کراکەکرێ ئەکردرێ هاکەکرێ دەتوانێت بەکار بێت و لێرە بەکاربەر فریە لە بەکارهێنانیە لە هەندێک وڵاتی ترێ بێ پارە با لە بەرامبەر ئێستا خۆی پرۆفشناڵی AI و چات GPT و تەنانە زۆر بابەتەیە تۆ بێ پارە بۆی بتوانی ناوڕۆکی باشتر و کوالیتی باشترت دەست بکەوێت بە زمانایینەکە قساکە هەر بەدڵنیایی هەروە ئێستا باشە لە کللتوریەکەوە یان لە ژینگەیەکەوە بۆ ژینگەیەکی تر ئەو کاریگەریە بە هەمان شێوازە بۆ نمە تاکێک لە ئەمریکا کە AI بەکارهێنێ کۆمپانیایەک بۆ ناساندنی بەرهەمێکیان لە ئەمریکا بەراورد بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە هەمان شێوازن یان جیاوازیەکە لەوە ئەوان لەوێ هەندێک ڕێسا و یاسا هەیە خۆی بەدڵنیایی لەوێ یاساکانی پاراستنی ینی مافی کەسی ئەو شتانە بۆ خۆیان زۆر تون کراوەتەوە بەڵام خۆ جاروبار زۆر جارێ ژەبینین کە ینی فەزایح بڵاو بێتەوە کە ویکلیکس و ئەمانە کە سێرەکەی هەمووی ئەسڵەن وێنەکانیان هەڵگیراوە و توزانیانی خۆ دوجار لە ژێرەوە ڕەنگە هەر بکرێ بەڵام ظاهرەن لانی کەم یاسایەکەی بیان پارێزێ چەندین جاریشە بۆ کەشتی شخصی بەکار هاتووە
سکاڵای کردو حقەکەی وەرگیراوەتەوە بەڵام ئەم پرۆسەیەکی زۆر ئاڵۆزە ینی و ناتوانانی زەمانەتی بەی جۆرە ینی بۆچی ناتوانانی چونکە تۆ خۆت مجرد بەکارهێنەرێکی سادەی ینی ئەو کەسەی کە لەسەرەوەیەوە ئەو حکوومەتەی ئەو ئیداری شوێنەکە ئەبێ کۆنتترۆلی ئەم پرۆسەیە بکە کۆنتترۆلەکەش مشکلەوە ئێستا مەترسی هەیە بەدڵنیایەوە مەترسیە بۆ خۆمان زیاتر لەبەرەوەی یاساکانمان بە یاسابارکارەکانمان جێبەجێکردنەکەی تۆزێ یەک مشکلەیە بۆچی تا ئێستا بۆ خۆمان زۆر ڕەنگە زۆر کێشەی نەبچکەمە کۆمەڵگەیەکی تا ڕادێ پەراوێزی لە ئاستی جیهانە مەسەڵەن لە ڕووی سیاسیەوە پەراوێزین ینی زۆر ڕەنگە کۆڵێ زۆر حەقیان نەبێت لەم قۆناغە بەسەرمان بەس کە ئیشیان پێمان بۆ شتێکیان لە شتێکیان لە دیجیتال مارکتینگ زۆر دۆست خۆش دەست خۆش